ساڵێک بە سەرجیان لە دەستدانی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵ لە ئێران تێپەڕ دەبێت کە شێوازی مردنەکەی بووە هۆی هەڵگیرسانی گڕی ناڕەزاتی و لە ماوەیەکی کووردا تەواوی ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت زۆرێک لە ئێرانیشی گرتەوە. ئەمەش دۆخێکی ناسەقامگیری لە وڵاتەکەدا دروست کرد و کاردانەوەی فراوانی لە ئاستی نێودەوڵەتیدا بە دوای خۆی داهێنا. ژینە ئەمینی بە ناوی ناسنامە مەحسا ئەمینی لە 22 تەموزی 2000 لە شاری چەخزی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. تازە لە زانکۆ وەرگیرا بوو. لە سەرەتای ئەیلولی 2022 بە مەبەستی سەردانی کەسە نزیکەکانی لەگەڵ خانەوادەکەی گەشت بۆ تارانی پایتەختی ئێران دەکەن. نزیک کاتژمێر 6 ئێواری ڕۆژی سێشەممە 13 ئەیلولی 2022 لە وێزگەیەکی شەمەندەفەر لە کاتێکدا لەگەڵ براکەیدا بووە لەلایەن پۆلیسی ئاکار و گەڕیدەی ڕێنوێنی سەر بە پۆلیسی گشتی ئێرشادەوە بە تۆمەتی پابەند نەبوونی تەواوەتی بە باڵاپۆشی دەستگیر کرا. شاید حاڵەکان دەڵێن ژینە بەلێدان و ئازاردان دەستگیر کراوە، هەرچەندە بەرپرسانی ئێران دەڵێن کە ژینە جەڵتەی دڵی داوە، بەڵام چالاکوان و میدیاکانی ئێران دەڵێن بەهۆی ئەشکەنجەدانەوە مێشکی ژینە زیانی پێگەیشتووە و دەچێتە دۆخی کۆماوە و گوازراوەتەوە بۆ بەشی چاودێری چڕی نەخۆشخانەی کەسرا. ژینە ئەمینی پاش 3 ڕۆژمانەوەی لە کۆمادا بە بێهۆشی ڕۆژی 16 ئیلولی 2022 لە نەخۆشخانەی کەسرا گیانی لەدەستا. بەرەبانی هەفتەی ئەیلول تەرمی ژینە بۆ سەقز دەگوازرێتەوە. بە ئامادەبوونی زۆری خەڵک و هێزانیەکان لە گۆڕستانی ئایچی بە خاک سپێردرا. لەو ساتەوە یەکەم زەنگی خۆپشاندانەکان کە جیاواز بوون لەوانی پێشوو لێدرا. پاش بە خاکسپاردنی ژینە هەر لە گۆڕستان خەڵک دروشمیان دژی دەسەڵاتداران دەوتەوە و بەم هۆیشەوە هێزانیەکان بە تەقەکردن و گازی فرمێسکڕێژ هەوڵی بڵاو پێکردنیان دەدا. خۆپشاندان و ناڕەزاتی دەڕینەکان گرژیان لێکەوتەوە. پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەران ڕوویدا. زۆری نەکێشا خۆپشاندانەکان لە ژێر دروشمی ژن، ژیان، ئازادی سنوورەکانی تێپەڕان. و یەکەم جار ئەمریکا وڵاتانی ڕۆژاوە هاتنە سەرهێڵ و سەرکۆنە هەنگاوەکانی حکوومەتی ئێرانیان کرد. بەڵام پشتیوانیەکانیان تەنها لە بواری ڕاگەیاندندا مایەوە. بەم هۆیشەوە دوای برینداربوونی هەزاران و دەستگیرکردنی هەزارانی دیکە لە ماوەی چەند مانگێکدا خۆپشاندانەکان کەبوونەوە. چالاکان ئێران ڕەخنان لە حەزب و ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن گرت بەو پێی کە دانویست هەژمونی خۆیان بەسەر ناڕەزاتیەکاندا بسەپێن و خۆپشاندانەکان بۆ مەرامی خۆیان بخۆزنەوە. بەم هۆیشەوە هاوڵاتیان کۆڵیاندا و دەستیان لە گەربوونەوەکانیان هەڵگرت. ناڕەزاتیەکان وان کرد کۆماری ئیسلامی ئێران پۆلیسی ئاکار هەڵبوەشێنێتەوە. کۆنگرێسی ئەمریکاش یاسایەکی تایبەت بە ناوی ژیناوە دژی ئێران دەربکات. ئەم ساڵیش کۆماری ئیسلامی ئێران ڕێوشوێنەی توندی گرتوۆتە بەر بۆ ڕێگەگرتن لە هەر هەوڵێک بۆ دووبارە دەستپێکردنەوەی خۆپشاندان و ناڕەزاتیەکان. بەڵام بەوتەی شارەزان گیان لە دەستدانی ژینە تەنها هۆکارێک بۆ دەربڕینی ناڕەزاتیەکان و لە هەر ساتێکیشدا ئەگەری دووبارە هەڵگیرسانەوەی لە ئارادایە.